سڵاوتان لەبێت. دکتۆر ئاراس برادۆستیم لە بەرنمەیەکی زۆر جوان و جیاوازی دکتۆر ئاراس لەگەڵتانم. ئەم بەرنمەیە بۆی جیاوازە چونکە میوانەکانم جوان و خنجیلانە و قشت و شیرین و جیاوازن. وایە لەم بەرنمەیە باسی ددانی منداڵان دەکەین. کەی منداڵ ددانی دێت، ددانی دەردێت و چی بکەین بۆی ئەو ددانە ناسک و جوانانەی منداڵەکانمان بە باشی بپارێزین. ئەمڕۆ باسی ئەمە دەکەین. ئەوانەی کە ئەمڕۆ لێرن کۆمەڵێک منداڵی جوانی خنجیلانەی شیرینن کە لە قوتابخانەی نێودەوڵەتی سەروەران بە بەڕێوەبەرایەتی سابیسەوە هاتوون. بەخێر بێن سەر چاوان. بەڵێ؟ حازرن بەرنامەکەمان دەست پێ بکەین؟ ئەمن گوێم گران بۆ گوێم لێ نییە بەڵێ؟ تەواو مادەم دەست پێ دەکەین. مامۆستایان و دایکان و باوکان زۆر زۆر بەخێر بێن سەر چاوان. ئەمڕۆ ستۆدیۆ لە هەموو بەرنمەیەک جوانترە لەبەرەوەی ئەو مناڵە جوانانەمان هەن. یەکسەر دەست بە بەرنمەکە دەکەین کە دەستمان پێکرد هەمووتان بە باشی گوێی لێ ڕادەگرن. باشە؟ ئافرین. منداڵەکانیشمان هەمویان کوردیەکەیان زۆر باشە چونکە ئێمە کوردین دەبێت زمانی کوردیمان زۆر باش بێ. دوای کوردیش هەرچی زمانێکی دیکە فێر ببین تەواوە. هەمووتان کوردیتان زۆر باشە وانە؟ چەپڵەیەک بۆ خۆتان. دەست خۆش. ئێستا ئامادەن میوانەکەمان بانکەین؟ تەواو. ئێستا پێشوازی دەکەم لە دکتۆر هەژان عەبدولواحید، پزیشکی ددان پسپۆڕی ددانی منداڵان کە لە ستۆدیۆ لەگەڵمدایە. دکتۆر هەژان بفەرموو. بەخێر بێ دکتۆرە. سڵاوتان لێبێت. چۆنی؟ زۆر سپاس دکتۆر ئاراس. سپاس. فەرموو. دکتۆرە ئەو منداڵە جوانانە دەبینی؟ بەخێراتنیانەکەم زۆر خۆشحاڵم کە ئەم بینم ستۆدیۆکە ڕەنگێکی تری هەیە ئەمڕۆ. زۆر سپاس دەکەم. ئێوەش بەخێر بێن. زۆر سپاس. منداڵەکان بڕیاریان داوە ئەمڕۆ لە یەکەمەوە تا ئەخیر بە باشی کوێمان لێ بگرن بۆ ئەوی باش بتوانن ددانەکانی خۆیان ئاوها بە جوانی بهێڵنەوە وەکو ئێستا. دکتۆر هەژان کەی ددانی منداڵ دەردەکەوێت لە کام تەمەن؟ سەرەتا سڵاوتان لێبێ. یەکەم دانی مناڵ دانە بڕەرەکانی خوارەوەیە کە دەرەکەوێ نزیکەی لە تەمەنی 6 مانگ بۆ 10 مانگ ئەبێ مناڵەکانمان دانەکانیان دەرکەوێ. ئەمە سەرەتای دەستپێکردنی پرۆسەی داندەرهاتنە لە مناڵە. چۆن؟ بەڵێ تا تەمەنی 2 ساڵ و نیو بۆ 6 تا تەمەنی 2 مانگ و نیو 2 ساڵ و نیو تاوەکو 3 ساڵ ئەبێ هەموو دانەکانی هاتبێ منداڵەکە. لە 6 مانگی بۆ 10 مانگی دەست پێ دەکا؟ لە 6 بۆ 10 دەست پێ دەکا. لە 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵ کۆتاییە هەموو دانەشیریەکانی کۆتایی پێ بڵێ کە ژمارەیان 20 دانە. 20 دانەیە. بڵێ ئەو 20 دانە ئەبێت تا 3 ساڵی هەموو دانەکان هاتبێ. تاکەی بەردەوام دەبن ئەم ددانانە؟ ئەم ددانانە لە تەمەنی 6 ساڵیەوە یەکەم دان دەست ئەکا بەکەوتن هەتا تەمەنی 13 ساڵی کۆتادانی شیری کە 20ەم دانە ئەکەوێت. چۆن بزانین کە نیشانەیەک هەیە وا بکە دایک و باوک بزانن کە ئەمە نیشانەی هاتنی ددانی منداڵە؟ بەڵێ بە دڵنیاییەوە چەند نیشانەیەکمان هەیە. یان نیشانەکان لۆکاڵین لە ناو دەمی مناڵەکەیە یا سیستمیکە. ئەگەر لۆکاڵی بێ یەکەم نیشانە زۆربوونی لیکی مناڵەکەیە، زۆر لیکی زۆرە بێ مناڵەکە، هەروەها سووربوونەوەیەک لە پووکەکەی دروست ئەبێ کە ئەم مناڵە ئیزعاجی ئەکا، ئەم سووربوونەوەی ئازار دروست دەکا و بەردەوام هەر شتێک بێتە دەستی مناڵەکە ئەوێ بیبا بۆ دەمی یان دایمە پەنجەی لە دەمیایەتی. ئەمە یەکێکە لە نیشانەکان کە لۆکاڵی لەو شوێنەیە دەرەکەوێ. وەکو سیستمیکیش یەکەم شت مناڵەکە تای بەرز ئەبێتەوە. ئەنجا لۆکەڵی واتە خۆجێیی، واتە باسی ناو
ناو دەمودانێ بەڵێ بە شێوەیەکی گشتی ژۆک و تەندروستی مناڵەکە تای بەرزە بێتەوە چونکە ئازاریشی هەیە لە هەمان کاتێک کە تای بەرز بێ و ئازاری هەبێ خەویشی تێک ئەچێ مناڵەکە هەندێک کات لە هەندێک حاڵەتی زۆر کەمە تووشی سکچوون ئەبێ مناڵەکە کە ئەمە زۆر کەمە زۆربەی کات تەنها بە تا لەگەڵ تێکچوونی خە و نەمانی شەهەیە مناڵەکە زۆربەی کات نایەوێ هیچ بخوا چونکە ئازارێکی زۆر لەو شوێنە هەیە هەتاوەکو پووکەکە ئەکرێتەوە دانەکەیەتە دەرەوە بۆیە شەهیان نامێنێ حەزیان بۆ خواردن نامێنێ. دایک و باوک چۆن بزان ئەم تایە تای هاتنی ددانە؟ لەبەرەوەی شتێکی دیکە نییە نیشانە خۆجییەکانیش لەگەڵ یا دەرئەکەوێ ئەگەر منداڵەکە ئەگەر مناڵەکە تەنها تای هەبێت و هیچ سووربوونەوەیەکی نەبێ لیکی زیایی نەکردبێ زۆر شت نەبا بۆ دەمی کەواتە کێشەکە دانی نییە یان بەرزبوونەوە لە پووکەکەی دروست نەبوو بێت چکە دانەکە یەکەم جارکەیەتە دەرەوە بەرزبوونەوەیەک لە پووکەکە دروستەکە هەتا و کاتی پووکەکە ئەکرێتەوە و دانەکە ئەتوانێت بێت سەرەوە. باشە ئەگەر هەر من ئێستا تایەکە ئەوەی من لە تۆ تێگەشتم تایەکە زیاترە لەگەڵ هاتنی دانی مناڵ بە بەراورد بە سکچوونەکە. بەڵێ بەدڵنیاییەوە کەمە زۆر کەمترە زۆر کەمترە تەنانەت بەپێی هەندێک توێژینەوەی ئەبدەیت هەنێک کات ئەڵێ ئەسڵان سکچوونەکە لەوانەیە پەیوەندی بە دانهاتنەکەەوە نەبێ لەوانەیە بە بۆنەی تایەکەوە تووشی سکچوون بێت. ئەگەر منداڵەکە لە هەر کاتێک کەواتە سکچووی هەبوو وا باشە پشکینێکی بۆ بکەین زانین ڕەنگە پەیوەندی بە دانهاتنەوە نەبێت. بەڵێ بەدڵنیاییەوە. تایەکەیشی تایەکی ئاسایی یا تایەکی زۆر بەرزە هیچ دانهاتنەکە بەپێی دانەکانە زۆربەی کات مناڵەکان لە دانە کەڵبەکانە زۆر مشکلانەیە تایەکەیان زیاتر بەرزە بێتەوە یا لە خرێکانی دواوە کە ئەمە لە تەمەنی 2 ساڵە تقریبن ئەم شتە ڕوئەیە خرێکان چونکە تۆزێک گەورەترن چەند نوکێکی تیژی زیاتریان هەیە تا پووکەکە ئەبڕێ ئازارێکی زیاتر دروستەکە ئینفێکشنێکی زیاتر لەو شوێنە هەیە بۆ تایەکەشی زیاتر. بەڵێ دەست خۆش لە وابزانم منیش ئەمڕۆ کوردیەکەم باشە بێ زۆر کوردیەکەت باشە. هاتنی ددانی منداڵ بۆ دوا دەکەوێت هەندێک جار خۆی ئێمە دەتوانین بڵێن دوا دەکەوێت بەڵێ وتمان لە 6 مانگی و دانی مناڵەکان دەست ئەکا بە دەرهاتن بەڵام 6 مانگ تەخیر وتمان لە 6 مانگ تا 10 مانگ بەڵام 6 مانگ لەسەر و ئەمەشەوە تەخیر ببێ زۆر عەتیادیە و لە یعنی لە ڕێنجی نۆرماڵایە زۆر ئاساییە ئەمە دواکەواتە هەتاوەکو ساڵێک و 4 مانگ ئەگەر مناڵەکانمان دانیان نەهات زۆر ئاساییە زۆربەی کات دایکەکان ئەگەر مناڵەکان بگاتە تەمەنی 1 ساڵ و دانی نەهات بێ زۆر مشکلێکی گەورەیە لایەن بەس نا هەتاوەکو ساڵێک و 4 مانگیش زۆر ئاساییە بەڵام لە دوای ساڵ و 4 مانگەوە ئەگەر دانەکە نەهات هیچ نیشانەیەکی دان دەرهاتن لە مناڵەکەی دیار نەبوو بە دڵنیایەوە پێویستەکە پزیشکی بڵێ. باش دەست خۆش بێت. ئێستا پێم خۆشە پرسیار لە منداڵە جوانەکانمان بکەم چەند کەس ددانی کەوتووە؟ 1 2 3 4 5 6 7 8 9 زۆرین. ناو چییە؟ ئێمە تۆ ددانت کەوتووە؟ کام ددانت؟ دیارە دانەکەی کەوتووە قەیناکە تەمەن چەندە؟ 9 ساڵ. 9 ساڵ دانەکانی تر زۆر جوان خۆش زۆر جوانی و زۆریش زیرەک و عاقلی وانە؟ بەڵێ. ئافرین. اینجا هاتم بزانم چێ توش دەبێت هاتم تۆ ناو چییە؟ هاویار و ناو خۆشە تەمەن چەندە؟ 7 ڕۆژ؟ 7 ساڵ. ئافرین دانت کەوتووە هیچ؟ کەوتووە. هیچ کێشە نییە ئەو ددانە ئێستا باسی دەکەین بۆ کەوتووە و چۆن چارەسەریکەین. باش. ئەی تۆ ناو چییە؟ ڕانما و ناوە کوردی خۆشانە. ئافرین. دەتانەوێت قسە بکەن؟ دانت کەوتووە؟ من 7 دانم کەوتووە. ئەو 7 دانی کەوتووە دکتۆرە. یەک لێرە. دەست خۆش. ئەی تۆ؟ ئەمیش 9 دان کەوتووە. ئەوەی 9 دانی کەوتووە.
إيه ئەمن ئەوە ئەو دەمدان لێ کەوتووە هیچ نییە خۆت ماشەڵڵە هەمووتان زۆر جوانن دان قەیناکە گەر بشکێ تۆش قسە بکە ئەمن سێ ددام لێ بووە هیچ نییە ناو چیە؟ ئێلا ئێلا دەستان خۆش هەمووتان ناوتان جوانە خۆتان جوانن ددانەکانتان جوانە ئافرین دکتۆرە ویستمەوە پرسم ئەم بناڵە جوانانەمان ددانەکانیان کەوتووە ئەو ددانی شیری لە کەی دەست دەکا بەکەوتن تاکەی بەردەوام دەبێت لە تەمەنی 6 ساڵی یەکەم دانی شیری ئەکەوێ باشە هەتاوەکو تەمەنی 13 ساڵی کۆتادانی شیری ئەکەوێ و دانە هەمیشەیەکەیەتەوە کە دانێک دەکەوێت ئێستا مەسەنێکە لەمانە تەمەنی 9 ساڵە یا 7 ساڵە کە دانێک دەکەوێت ددانێکی تر دێتە شوێنی یان دوای جارێ ئەگەر دانەکە خۆی بەو پرۆسەی خۆیان ڕۆشت بێ کە دانەکە خۆی کەوتووە لە ماوەیەکی زۆر نزیکە دانە هەمیشەیەکەیەتە دەرەوە بۆ لەبەرەوەی ئەو دانە هەمیشەیەکە خۆی پاڵی بە دانە شیریەکەەوە ناوەخستوێتی بەڵام ئەگەر پێش وەختە دانە شیریەکە کێشرابێ بە دڵنیاییەوە دانە هەمیشەیەکە زۆر درەنگترێت ئێستا کەواتە تێگەشتن وانە ئەوانەی کە واتە باشتر وایە دانەکانتان باش بشۆن بۆی خۆی بکەوێت نەک کلۆر بێت و دانەکەتان بۆ لا ببرێ بۆی زوو دانە هەمیشەیەکانیشتان بێتەوە کەواتە دانەکانتان ئەگەر کەوتوشە قەیناکە ئاساییە چونکە لە شوێنی ئەوانە ددانێکی زۆر پتەوی زۆر جوانی هەمیشەیی دێ تەواو باش ئافرین دکتۆرە چۆن ددانی منداڵەکان بە شێوەیەکی گشتی پارێزین بە شێوەیەکی گشتی یەکەم خطووە بۆ پاراستنی دانی مناڵ لە شۆردنەوە دەست پێەکە کاتێ مناڵ یەکەم دانی شیریە پێویستە دایک و باوکەکە دانی بۆ بشۆن ئەوە نییە بڵێ جارێ یەکەم دانی هاتووە مناڵەکەی من جارێ بەس شیر ئەخوا جارێ دانی بۆ ناشۆم ئەبێ یەکسەر دەست بکرێ بە دانشتن بۆ ئەم مناڵە دوای ئەوە کاتێ مناڵەکە تەمەنی ئەگاتە ساڵونی و کە دەست ئەکا بە خواردن هەوڵ بن ئەو خواردنانەی کە خواردنەوە گازیەکان بە تایبەت شیرینی ئەم شتانە زۆر کەمتر بەکار بهێنێ بۆ ئەوەی دانەکەی پێکاتەیەکی باشتری هەبێ چونکە بەڕاستی کلۆربوون بۆچی ئەڵێن شیرینی زۆر نەخوا مناڵەکە چونکە شیرینی باشترین خواردنە بۆ ئەو بەکتریایی کە دەست ئەکا بە کلۆربوونی دانەکە ئێمەش ئەگەر خواردن نین بە بەکتریاکە ئەو کاتە دانەکان کلۆر نابێ لەگەڵ یاشتنێکی باشی هەیە هیچ پێویستی بە هیچ کێشێکی بۆ دروست نابێ باشە هەردوو هەنگاوەکە شۆردنەکەش باز دەکەین و شیرینی و خواردنیش باز دەکەین بە شێوەیەکی گشتی ئەوەی ئێستا لەسەر شاشە دەیبینن ئەمانە هەمووی دوژمنەکانی ددانە جوانەکانی منداڵە جوانەکانمانن منداڵە جوانەکانمان زۆر عاقڵن ئەو شیرینی و شتانە ناخۆن ڕاستە خۆشە بەڵام نایخۆن چونکە ددانەکانی خۆیان خۆش دەوێ وایە باشە کە باسی پاراستنی ددان دەکرێت دانی منداڵان باسی فلۆرایدیش دەکرێت بەڵێ وەکوتمان لە شۆردنەوە دەست پێەکە شۆردنی دانهەویری دانەکان هەمووی فلۆرایدی تایە فلۆراید ئەو ئایۆنەیە کە ئەچێتە ناو مینای دانەکەوە مینای دانەکە بە قووەتر ئەکا وای لەیەکا بەرگریەکی زیاتری هەبێ بۆ کلۆری بۆیە ئێمە ئەڵێن یەکەم ستێپ لە ماڵەوە دەست پێەکە لە شۆردنەوە دوای ئەوە کاتێ مناڵدانی هات پێویستەکە سەردانی دکتۆریدان بکرێت لە یەک ساڵیە یەکەم پارێزیاریکردن لە لای دکتۆریدان بۆ دانی مناڵان دانانی ڤارنیشە بۆ مناڵەکە فلۆراید ڤارنیش با بچین بیکەینە کردەیی بە شێوەیەکی کردەیی زۆر باشە لێرە لەو بەشەی ستۆدیۆ ئەم ستۆدیۆێمان بەڕێزان هەموو شتێکی تێدایە ئێرە نۆرینگەی ستۆدیۆکەمانە ئەم بەشە بەشی دەرمانخانە لەسەریشمان نووسیوە چار و ناچار چونکە ئەگەر ناچار نەبین دەرمان بەکار ناهێنین بەڵام ئەمڕۆ لێرە فڵچە و هەویری دان و ئەمانەمان هەیە کە ئێستا کە تۆزێکی دیکە لەگەڵ میوانانم باسی دەکەم هەروەها تا دکتۆرەش دێ ئەحمەد تا دکتۆرە دێ پێم خۆشە شتێک بکەین بڕۆ وردە ئافرین ئاگات لە خۆت بێت تا دکتۆرە دێتەوە چوو بەرگێکی سپی بپۆشێت بۆ چونکە بەرگی سپی بەرگی فریشتە و بەرگی پزیشکانە
بۆیە دەبێ پزیشکانیش لە ئاستی لەو ئاستە مرۆیە گەورە بنوانیە. زۆرتان حەستان لێ ببنە پزیشکوانیە؟ ئافرین، ئەگەر بوونە پزیشک دەبنە ئەو پزیشکانەی کە لە ئاستی فریشتەن بەرگی سپیان پۆشیوە. ئەوە تا ئەها بە بەرگی سپیەوە چەند جوانترە. پێم خۆش بوو لەگەڵ ناو چییە؟ بەڵێ؟ میلە. میلە؟ بەڵێ. تەمەنت چەندە؟ 6 ساڵ. 6 بەڵێ. ساڵ. ئافرین. ددانەکانت چۆنن؟ باشە. نایشن؟ هەندووکە. هەندووکەک دێشن؟ بەڵێ. چ کاتێک زیاتر دێشن؟ شەو، ڕۆژ، نیوەڕۆ، ئێوارە؟ بەیانی شەو. ئەی لەگەڵ شیرینی خواردن چۆنی؟ شیرینی دەخۆی؟ بەڵێ. حەیامان چوو. ئەوە بسڕنەوە. شیرینی دەخۆی؟ وەڵا حەیامان پێوە نەما. شیرینی خراپە ئەزانی وانێ بۆ دانەکانێت؟ بەڵێ. لەمە دووە کەمی دەکەیتەوە وانە؟ بەڵێ. چونکە عاقلی تۆ ئێستا زانی شیرینی خراپە وردە کەمی دەکەیتەوە وانە؟ بەڵێ. چەپڵێکی بۆ لێدەن شیرینی کەم دەکاتەوە. ئافرین. فەرموو دکتۆرەجان پێمان بڵێ کە چی دەکەی؟ سەرەتا کە مناڵێکیت بۆ لامان ئێمە بۆ کلینیک یەکەم جار سەیرێکی دانەکانی یەکەین. طبعاً تەمەنی مناڵەکە ئەپرسین چونکە دانە شیریەکان بە پێی تەمەنەکان یەنە دەرەوە و بە پێی تەمەنەکەشی دانە هەمیشەیەکانیە بۆی بزانین ئایا لە تەمەنێکە تەنها دانی شیری هەیە یا دانە هەمیشەیەکانیش هاتووە و ئایا پێویستە چ چارەسەریەکی بۆ بکرێ چونکە بە پێی تەمەنەکە قرار ئەین چی بۆ ئەەکەین. زۆربەی کات کە لە تەمەنێکی زووەوە ئەگەر مناڵەکان بێن بۆ لامان ئێمە ئەتوانین پێش دروستبوونی کلۆریەکە پارێزگاری لە دانەکانی بکەین. باشە بەم شێوەیە یەکەم جار فەحسی هەموو دانەکانی یەکەم پشکنین بۆ هەموو دانەکانی ئەەکەین بزانین ئایا هیچ کلۆریەکی هەیە. طبعاً ئەگەر لە کاتێکی زۆر زووە بهێنرێ بۆ پزیشکیدان ئەکیت مناڵەکە هیچ کلۆریەکی نابێ. ئێمە دایک و باوکەکە فێر ئەەکەین چۆن دانەکانی بۆ لە کاتێکی زوو ینی کەی؟ ئەگەر لە تەمەنی 1 ساڵیەوە مناڵ کلینیکی دکتۆری دان ببینێ شتێکی زۆر باشە. یەکەم شت ئاشنا ئەبێ بە دکتۆری دان کە ترسی بۆ دروست نابێت لە دکتۆرەکە. دووهەم شتیش ئێمە ئەتوانین ڕێنماییەکی باشی دایک و باوکەکان بکەین کە وای لێ بکەین کەمترین چارەسەریدان بۆ مناڵەکانیان پێویست بێ. ئەگەر دوای ئەمەش هەموو 6 مانگ جارێکیان ساڵی جارێک بەلایەنی کەمەوە سەردانی پزیشکی دان بکات ڕێنماییەکان بە باشی جێبەجێ بکە ئەو کاتە لەوانەیە مناڵەکە تەنها فلۆرایدی دانی پێویست بێ. ئێمە چی ئەەکەین کە فلۆراید بۆ مناڵەکە چی دەکەین؟ یعنی ئیشێکی زۆر ئاسانە. یەکەم شتوە ئەکا مناڵەکە هیچ ترسێکی بۆ دکتۆری دان نامێنێ چونکە ئەگەر تۆ لە کاتێکە مناڵەکەت بەس لەو کاتەیە بەری بۆ دکتۆری دان کە ئازاری هەیە بە دڵنیاییەوە کە دانێک گەیشتە ئازار دیارە ئەمدا یعنی پێویستی بە ئیشێکی قورسترا کەواتە من ئیشێکی بۆکەم کە مناڵەکە لەوانەیە کەمێک ئازاری هەبێ ئەمە وای لێکا بترسێ لە دکتۆری دان. بەڵام ئەگەر من بە فلۆراید دەست پێ بکەم یەکەم جارکەیەتە لام هیچ ترسێکی لە دکتۆری دان نامێنێ. ئێستا ئەگەر بیبینن ئێستا فلۆرایدێکەکەین بۆ ئەم کچە جوانە وتناوت لیما بوو؟ میلا. باشە میلاگیان دەمە بکەرەوە. ئافرین. چی ئەەکەین لێرە کە فلۆراید بۆ مناڵەکە دانین تەنها دانەکان پاک ئەەکەینەوە بە پارچەیەک گۆس بەم شێوەیە. دوای ئەوە فلۆرایدەکە تەنها وەکو بۆیەیەکە. باشە میلاگیان ئەیەن لە دانەکانت باشە؟ دەمە بکەرەوە زۆر. هەموو ڕووەکانی دانەکە فلۆرایدەکەی لێ ئەین. ئەم فلۆرایدە هەر ئەو هەمان فلۆرایدە کە لە معجونی دانەکانە هەیە بەڵام جیاوازیەکەی چییە؟ بڕەکەی زۆر زیاترە. ئەو فلۆرایدەی کە لێرە هەیە 22,600 ppm فلۆرایدی تایە کە ئەمە وای لێکە ئەم فلۆرایدە زۆرە ئەچێتە ناو مینای دانەکەوە فلۆرۆ ئەپەتایتێک دروستەکە کە زۆر بەقووەترە لەو ئەپەتایتەی کە لە ناو مینای دانەکەیە هەیە. وای لێکە دانەکە بەرگریەکی زۆر زیاتری ئەبێ بەرامبەر بە کلۆر بوون. دانەکانی درەنگتر کلۆرە بن. تاو دەمداخە گوڵەکەم. ئیشەکە تەواو ئەبێ و تەنها داوا لە مناڵەکەکەی نیو سعات بۆ سعاتێک هیچ شتێک نەخوا دوای ئەوە ئاساییە هەر شتێک ئەخوادانی ئەشوا هیچ مشکلەیەکمان نییە چونکە ئەم فلۆرایدە لەسەر دانەکە ئەمێنێتەوە و مینای دانەکە هەڵی ئەمژێت. چۆنی؟ باشم. هیچ نەترسای؟ نە. ئافرین ئاسایە بەڵام
دکتۆر هەژانیش کەشێکی زۆر هاوڕێیانە و نزیکی لە منداڵەکە دروست کرد. هیچ ئازاریشی نەبوو؟ نه. واللهی زۆر باشە. تا نیو کاژێر بۆ کاژێرێکی دیکە ناتوانێت هیچ بخوا. قەیناکە هیچ نەخۆی ساعاتێکی دیکە؟ بەڵێ. ئافرین. دوای ساعاتێکی دیکە دەتوانی هەموو شتێک بخۆی جگە لە شیرینی. شیرینی ناتوانی بخۆی. بەڵێ. چونکە خراپە بۆت. ئافرین. دەست خۆش. دەستان خۆش. بفەرمەوە ئەوێ دکتۆرە. دکتۆرە لێرە پێم بڵێ کە بە شێوەیەکی گشتی کەی وتمان لە ساڵی یەکەمەوە دەبێ منداڵ ببرێتە لای پزیشکی ددان. کەی لە داهاتوو لە دوای ئەم یەک ساڵیە بەس بۆ پشکنینە لە چه حاڵەتێک دەبێت منداڵ ببرێتە لای پزیشکی ددانی منداڵان؟ لە حاڵە خۆی چێککردنەوەی دانەکان هەموو 6 مانگ جارێک پێویستە. ئەگەر بەدەر لەمە منداڵەکە ئازارێکی هەبوو سووربوونەوەیەک 6 مانگ جارێک دەبێت بیبینەوە بۆ پشکنینی دانەکانی بەڵێ بەدڵنیاییەوە بۆ ئەوەی کەمترین چارەسەری پێویست بێ. بۆیە ئێمە ئەڵێن 6 مانگ جارێک لەوانەیە کەیت هیچ مشکلەیەکی نەبێ ئەگەر هەموو 6 مانگ جارێک بێت. بەڵام باشترە لەوەی ئەگەر 2 ساڵ جارێک بێ لەوانەیە کە مناڵەکەیت 5 دانی خراپ بوو بێ 6 دانی خراپ بوو بێ. بۆ ئەوەیە کە ئەڵێن زوو سەردان بکە. ئەگەر بێجگە لەم سەردانانە منداڵەکە ئازاری هەبوو دانەکانی ڕەش بوویەوە یان خوا نەخواستە تووشی پێکان بوو مناڵەکە ئەو کاتە پێویستەکە دکتۆریدان دووبارە بیبینێتەوە. ئێستا تۆ وای دانێ مامۆستای ئەم منداڵانەی بەڵام باسی ڕێنماییەکانی یا ڕێنوێنیەکانی پاراستنی ددانی منداڵانیان بۆ دەکەی چیان پێ دەڵێی؟ فەرموو تۆ ئەتوانی بێتە ئێرەوەش. سەرەتا من پێیان ئەڵێم یەکەم شت دانیشتن زۆر زەڕورە پێش نەخواردنی شیرینی پێویستەکە دانەکانمان بشوێن و یەک جاریش بەس نییە بۆ شۆردنی دانەکانمان هەموو ڕۆژێک ئەبێت 2 جار ئێمە دانەکانمان بشوین. اینجا ئەوانەمان کە لە خوار تەمەنی 4 ساڵ یان 5 ساڵەوەن ئەبێ یەکەم جار بهێڵین دایکمان یا باوکمان دانەکانمان بۆ بشۆن دوای ئەوە خۆمان دان بشۆین. باشە بۆ ئەوەی دایک و باوکمان جوانتر بۆمان پاکەنەوە دوای ئەوە ئێوە دانەکانتانە شۆن. باشە؟ دووهەم شت ئەبێ شیرینی زۆر کەم بخۆن. ڕاستە هەمووتان هەستان لە شیرینیە بەڵام ئەبێ کەمتر لە جاران بیخۆن نابێ هەموو ڕۆژێک شیرینی بخۆن. ئەگەر زۆر هەستان لە شیرینی بوو ئەبێت لە دوای ناخواردن بیخۆن نابێ پێش ناخواردن بیخۆن. باشە؟ من تەنها ئەو 2 ڕێنمایم هەیە بۆ مناڵان لەگەڵ ئەوەی لە پزیشکیدان نەترسن هەچ کاتێک ئازارێکی کەمیان هەبوو بە زووترین کات بە دایک و باوکیان بڵێن بۆی پزیشکیدان بیان بینێت. واللهی من تۆزێک تونتر دەبم لە بابەتی شیرینیەکە لەبەر ئەوەی ئێستا دکتۆر دەڵێ ئەگەر زۆر هەستان لە شیرینی بوو ناچار بوون دوای ناخواردن بیخۆن. بەڵام شیرینی لەبەرەوەی ئەو پزیشکی پسپۆڕی ددانی منداڵانە لەبەر ئەوە وا دەڵێت چونکە باسی ددانی ئێوە دەکا بەڵام شیرینی بۆ تەندروستیتان بە شێوەیەکی گشتی خراپە. بۆیە من و دکتۆر هەژان دەڵێین باشترە هەر نەیخۆن باشترە هەر نەیخۆن شیرینی باشە خواردنەوە گازیەکانیش بە هیچ جۆرێک ئەوەیان هێڵی سوورە بە هیچ جۆرێک نابێ بیخۆنەوە. یعنی خواردنەوە گازەکان دەزانین چێوانە؟ دکتۆرە ژان زۆر سپاس دەکەم. دەستان خۆش بێ. تەنها داوایان لێ یەکەم دانەکانیان بشۆن و لە پزیشکیدان نەترسن بە هیچ جۆرێک. هەنگوین بەتی دانەکان بەشی دووەمی بەرنامەکەمان میوانێکی دیکەمان هەیە کە بە هەمان شێوە لەسەر ددانی منداڵان قسە دەکەین. ئەویش دکتۆر ناز وشیارە کە پزیشکی خێزانی ددانی منداڵانە. دکتۆر ناز بفەرموو. چۆنی دکتۆرە بەخێر سڵاو ئەحواڵت بفەرموو. ئەم هەموو مناڵە جوانە ماشەڵڵا چۆنن؟ سڵاو لەبێت سڵاو دکتۆرە بەخێر بێ. دەتەوێت قسەیەکیان لەگەڵکەی؟ وەڵڵا ماشەڵڵا ئەوە جوان ئستۆدیۆیان ڕەنگاوڕەنگ کردووە. ئارێوەڵا ئەمڕۆ ئێمە ژیانی ڕۆژانەمان بەردەوام لە عیادە لە ناو مناڵین لە دەرەوە هەر لە ناو مناڵین دایمە ژیانمان ڕەنگاوڕەنگە. دەستان خۆش بێت زۆر بەخێر بێت. چۆن خێزان دایک و باوک
چۆن وا بکەن کە ددانی منداڵەکانیان پارێزرا و سەلامەت بێ لەبەرەوەی تۆ مامەڵەت زیاتر لەگەڵ خێزانە بە شێوەیەکی گشتی خێزانێک چی بکە لە پێش پێکەنانی ژیانی هاوژینیەوە بۆی ددانی منداڵەکانیان تەندروست بێت. بەڵێ کە دایک و باوک بێتە لای ئێمە لە عیادا خۆی پشکنین بۆ دانی خۆی بکە یەکسەر من لی ئەپرسم پشکنین بۆ دانی مناڵەکەشت ناکەی چونکە ئەوە زەڕورترە لە خۆت لەوانەیە مناڵەکەی بۆ نەتەمەنی 2 ساڵە چەندانێکی کەم لە دەمیا هەیە ضرورە پشکنینی بۆ بکەین بۆ ئەوی نەگاتە حاڵەتێک کە ئازاری بۆ دروستکە خراپە بێ ئەنجا تۆ بیبیتە لای پزیشکی دانەکە ئەنجا زۆرینەی دایکان و باوکانش گلەی ئەوەکەن کە مناڵەکە لە دکتوری دانەترسێک کە لە ئەسڵە خەتاکە هی خۆیانە بۆی کاتێ مناڵەکە ئازار و ئاوساوی و ئیلتیهابێکی زۆری هەیە ئەنجا هێنە لای پزیشکی دانەکە ئەو کاتێ ئێمەش ناچارین کۆمەڵێک پرۆسە بکەین یەکێک لەوانە بەنجی دانەکە هەمومان بە گەورەکانیشەوە لە بەنجی دانەترسین واکە ئەم مناڵە ترۆمایەکی دەرونی بیانی بریناربوونێکی دەرونی بۆ دروست بێت کە هەتاوکو مردنیشی لەگەڵ یا بەردەوام شێوازی ژیانی دایک و باوکەکە تەندروست بێت وا دەکا کە مناڵەکەش ددانی تەندروست بێ بە شێوەیەکی گشتی بەڵێ ئەو پرسیاری کە زۆر لێمانەکرێت ئەڵێ چییە ئێمە بە عایلەدانمان خراپە مناڵەکەشماندانی خراپە کە ئەمە بۆ چوونێکی بە تەواوەتی هەڵەیە بۆ ئەکرێ دایک و باوکێک هەموو دانەکانیان کلۆر بێت باشە بەڵام لەگەڵ ئەوەشە مناڵێک بەرهەم بهێن و پەروەردەی بکەن کە هیچ دانێکی کلۆری نییە بۆ لەبەرەوەی کلۆربوون و خراپبوونی دان بە تەواوەتی هۆکارەکەی ژینگەییە هۆکارەکەی ئایلەی و جیناتی زۆر گرنگت کەواتە یەکەم شت ئەگەر دایک و باوک و خێزانەکە دانیان خراپبوو مەرجنە مناڵەکە دانی خراپ بێت هۆکاری کلۆربوونی دان و تێکسوونی دان 100% ژینگەی و دەرەکیە ژینگەی و دەرەکیە سەلاجەکەی پڕە لە شیرینی بەڵێ دان ناشوە کۆمەڵێک خواردن سناک بە تایبەتی ئەو خواردنانی کە لە پێش ژەمەکانە ئەدرێتێ مناڵ نان ناخواڵێ مناڵەکەم نان ناخوا گەشەی دوا کەوتووە کە ئەوش بابەتێکی ترە بۆ لەبەرەوەی تۆ لە پێش ژەمەکانە کۆنتترۆلی مناڵەکەت پێ ناکرێ ناتوانانی بڵێ جبسمەخۆ کۆلامەخۆ نقڵ و شیرینیمەخۆ بۆ ئەوی ژەمەکەت پێ بخورێ کەواتە ئەمە هۆکارێکی زۆر گرنگە کە دایک و باوک ئەوەی بۆ ڕوون بێت پەیوەندی بەلانە پەروەردەیەکەوە هەیە بۆ کۆنتترۆڵە پەروەردەیەوە هەیە بەڵێ 100% باش کەواتە ئێمە بەعزێک شتمان هەیە کە عیلاقی بەجیناتەوە هەیە لەوانە خواردبوونی دان کە هەنێک کەس دایک و باوکی دانی خوارە ئەگەری هەیە کە مناڵەکەش ئەگەرە کە ناڵێن 100% دانی خوار بێت یان هەنێک کەس مینای دانی ئەستورە هەنێک کەس مینای دانی تەنکە بەڵام کلۆربوون بە شێوەیەکی گشتی 100% پەیوەندی بە پاگرانەگرتن و خراپبوونی خراپ پەروەردەکردنی مناڵەکەوەیە دەڵێن دایک و باوکێک دەڵێن مەسەن دایکێک دەڵێن من تەنیا شیرم داوەتێ بەڵام ددانەکانی تێک چووە ئەمە بۆ ئەو مناڵانەیە کە بەس شیرە خۆن تا ئێستا نەچونەتە سەرژەم بۆ منە برنج و شلە و خواردنەکانی تر ناخۆن بەس شیرە خۆن دانیشیان خراپە کە ئەمەش ئەکرێ بڵین لە سایە هەشتای کەیسەکانی کە من ڕۆژانە لە کلینیک ئەیبینم مناڵی تەمەن 1 ساڵ بۆ 4 ساڵە کە دانەکانی پێشەوەیان بە شێوەیەکی زۆر خراپ کلۆر بووە بۆ لەبەرەوەی خواردنی شیر بە هەردوو شیرەوە هی قوت و هی دایکیش کە زۆر کەس پێی وایە کە شیری دایک تەواو کە شیری دایک بخوا تەندروستە و پێویست ناکە هیچ بکات لە دانەکانی بەڵام ئەبێ ئەوەش لای دایک و باوکڕوون بێ کە شیری دایکیش بڕێکی باش شەکریتیا لە جۆری لاکتۆس نزیکەی 7 گرامێکە لە شیری دایکە هەیە خواردنی شیرەکە کێشە نییە کێشەکە لە چیە لە کاتی مانەوەی ئەو شەکرێ لە سەردانی مناڵەکەی خەبەرێ بێتەوە سەعات 2 شەو شیرەکە کاتو بەدەمی ئەیتر شیری خۆی بەیان قوتوەکە بە ئەی خەوێنێتەوە بە درێژایی شەوەکە ئەو بەکتریانی کە بە نۆرمالی لە دەمی ئێمە هەن ئەو شەکرە بەکارەهێنن بۆ کلۆربوونی دانەکە کەواتە بەس بە خواردنی شیر ئەکرێ دانی مناڵەکەت لە تەمەنێکی زۆر کەمە لە دەست بێت باش بۆچی هێندە سووربین لەسەرەوەی کە دانی منداڵەکانمان پارێزین کە لە کۆتاییدا هەر دەکەون کاتین ئەوەش قسەیەکە کە ئێمە ئەبێ ڕوونیکەینەوە بۆچی ئێمە دوو جۆردانمان هەیە دانی شیریمان هەیە و هەمیشەیمان هەیە بۆچی دایک و باوک پێی وایە کە دانە شیریەکان خوا بەهەدێ یەوێتی بە مناڵەکانمان و ماوەیەک بەدڵی خۆشتی پێ بخۆ و دوای دانی تازەیەت بەڵام بەم شێوەیە نییە بۆ دانی شیریمان هەیە لەبەرەوەی دانی شیری قەبارەیان بچووکترە لە چاودانە هەمیشەیەکانە شەویلگە و کە لەسەری مناڵ گەشەی نەکردووە بچووکە پێویستی بەو دانە بچووکانەیە کە لە ناو دەمیا هەبێ کە ئێسکی کەلەی سەری ئەگاتە گەشەی تەواوەتی ئەو دانە شیریانە ئەگۆڕێ بەدانی هەمیشەی زۆربەی دایک و باوکەڵێ لە 6 ساڵی هەموو دانەکانی ئەکەوێ بۆ من بچم دانەکانی بۆ چاکەم ڕاست نییە ئەمە تۆ لە 6 ساڵیە کەلەی سەری مناڵەکەت ئەگاتە شێوەیەکی گەشەی تەواوەتی بڵێ مناڵەکەم کەلەی سەری کامل بووە تا بگۆڕێ بە هەموو دانە هەمیشەیەکان نەخێر بۆ شێوێ نییە لەبەر ئەوە دانە شیریەکان ڕاستە ئەکەوێ دەست ئەکا بەکەوتن لە تەمەنی
5 بۆ 6 ساڵی بەڵام دانەخرەکانمان دانەکانی دواوە تا نزیکی تەمەنی 13 ساڵی لە دەمی مناڵەکەی ئەمێنێتەوە. ئەگەر زوو لە دەستی بین چی ڕوئەیە؟ ئەو دانە ئەگەر پێش لە کاتی خۆیان بکەوێ چیەکە یەک مناڵەکە بە باشینانی بۆ ناخورێ تا تەمەنی 13 ساڵ دانی لە دەمانە بێت. دوو ئێستک کە دانی لەسەر نەبێ ئەفوکێتەوە و زعیفە بێ هەتا ئەو کاتی دانی لەسرە خۆی دروست دەکات و خۆی بەقۆتەکە خۆی ئامادە ئەکا بۆ دانە هەمیشەیەەکە. خاڵێکی تری زۆر گرنگ چییە کە دانە شیرەکە زووتر بکەوێ دانەکانی تەنیشتی خوارە بنەوە کە خوارە بێتەوە دانە هەمیشەیەەکە بەڕێکی دەرنایەت وەکو پێشتر ئەبێتە هۆکارێکی سەرەکی خواردبوونی کێشەیەکی هەتایی بۆ دروست دەکە. باشە یەکێک لە گرنگترین هەنگاوەکان بۆ پاراستنی دانی منداڵەکانمان شۆردنیەتی شۆردنی دانە. مناڵێکمان لایە لە ماڵی ستۆدیۆ ناوەکەی زۆر تایبەتە بچینە لای بابچین. فەرموو دکتۆر. هەر لای خۆیان دابنیشە؟ باشە. دەزڵەکەم. با پێمان بڵێ ناو چییە؟ جارێ بەخێر بێن. ناو چییە؟ هەنگوین. هەنگوین ئەو ناو خۆشە. ئافرین چەند جوانە خۆشت شیرینی وەکو هەنگوین. حەزت لە هەنگوین هەیە؟ زۆر؟ بەڵام کەم دەیخۆی شیرینی خراپەوانەیە؟ ئافرین. بابزین دانەکانی شوا هەنگوین شەوانە. فەرموون. یاڵا هەنگوین بچین دانەکانە بشین. تەواو. هەنگوین ناوێکی زۆر شیرینە بەڵام لەبیرتان بێت منداڵەکان گوتمان شیرینی بە شێوەیەکی گشتی بۆ ددانەکانمان بۆ تەندروستیشمان باش نییە. شیرینی ناخۆین تەواوە کوێم لێ نییە. ئافرین تەواو. فەرموو دکتۆر ناس پێمان بڵێ چی بۆ دەکەی؟ ئێستا دانی هەنگوینە شوین و ئەشمانەوێت لە ڕێگەی ئەم شۆردنەوە دایک و باوک فێرکەین کە چۆن دانی مناڵەکەی ئەشوا چونکە بەڕاستی دکتۆر ئاراست خوارد تەمەنی 7 ساڵی مناڵ ناتوانێت دانی خۆی بشوە ئەبێ دایک و باوک بۆی بشوە. ئەگەر تەنانەت مناڵەکە خۆی حەزی کردانی بشوە دایک و باوکەکە یان پێش خۆی یان دوای خۆی دانی بۆ شاتەوە چونکە دەسەڵات و توانە و هێزی ماسوولکەکانی مناڵەکە بای ئەوە نییە دانی خۆی پاکاتەوە. تەواوە. باش. گۆش سەدانوانە شوین هەنگوین تو هەموو شەوێدانتە شۆی دایکە بۆتە شووە ئافەرم ئەبێ خواردنی شیرینیش نەخۆی دانیشمان بشوین بۆی ئەگەمە لە دانەکانمان بێ. دەی تۆ قسەم بۆ بکە بزانم چۆن دانتە شوی. ئاوای مامەسووت ئەمە ئەوای بیست ئەمە وتی ئای مرسۆ وتی ئاوایی مێش و ئاوایی بیشۆ مامۆستاکە ڕاستی کردو ئەی پەتی دانەکان بەکارێنی بۆ بینی دانەکان دایکە بۆت ناکە نالەمە و لا بەدایک دەڵێن پەتی دانیشە بۆ بکە ئەبێ خۆشە بیکەی باشە تا ئاو هەر بژیت. ئێستا دانە بۆ بشین یاڵا بن چۆن بۆتە شۆم تۆش لە ماڵەوە ئاوە بیشۆ باشە. دەست خۆش پێش ئەوەی کە دەست بە شۆردنی دانەکە بکەی پێم خۆشە بڕیاری هەڵبژاردننی فڵچە و هەویری دان بزانین. اینجا لە چار و ناچار لە دەرمانخانەکەمان دکتۆر میرمان لەگەڵە. زۆر بەخێر بێن. سپاس دکتۆر جان. سەلامەت بێن. ئێوە پێمان بڵێن کە چۆن فڵچەی دانی منداڵ و هەویری دانی منداڵ هەڵدەبژێرین. سەرەتا سڵاو لێ بێ دکتۆر جان دەستخۆشیە بەرنامە جوانە و تەوەرەت باشتان لێ دەکەم. بۆ هەڵبژاردننی فڵچەی گونجاو بۆ منداڵ چی بۆ گەورەکانیشمان بێت ئەوەی کە لای ئێمە و لای پزیشکانیش تەمان کە پێویستە بیکەین. سەرەتا ڕووبکەینە دەرمانخانەکان. لە دەرمانخانەکان بتوانین فڵچەی تایبەت بۆ خۆمان و بۆ منداڵەکانمان هەڵبژێرین. چکە فڵچەی بازرگانی بەڕاستی ئێستا زۆر لە مارکێتەکان دەبینین لە شوێنە گشتیەکان دەبینین بەڵام فڵچەی تایبەت کە بە شێوازێکی جوان بە شێوازێکی تەندروست و لای پسپۆڕەکان دروست کراوە لای دکتۆرانی پسپۆڕی پاک و خاوێنی. فڵچەکان شێوازی هەیە تێکسچەرەکانیان بڵێن پێکاتەکانیان سۆفتیان هەیە ئەکسترا سۆفت یاخود نەرم زۆر نەرم بەپێی پزیشکەکە بۆ نەخۆشەکە یاخود بۆ منداڵەکەی هەڵدەبژێرێ ئەو کاتە نەخۆشکە دەتوانێت لە دەرمانخانەکە بیکڕێ و بە هەمان شت بۆ هەویری ددانەکان بەڕاستی هەویری ددان پێکاتەکەی و ئەو مادانە و ئەو مادە ئەکتیڤانەی کە لە ناوێتی زۆر گرینگە کە بزانین چۆنە و دکتۆرەکە بە جوانی
هەڵی بژێری بۆ نەخۆشەکە و نەخۆشەکە بتوانێت لە دەرمانخانەکە بیکڕێت ئێمە کە ئەوەی پێمان باشە لە دەرمانخانەکان بکڕێت زیاتر. باش چۆن هەڵی بژێرین؟ چۆن هەڵی بژێرین؟ هەڵبژاردنەکەمان یەکەم شت وەکووتمان لە دەرمانخانە بێت، دووەم شت ڕێنمایی پزیشکمان هەبێت، باشە سێم شتیان کە بتوانین ئەو شتێک کە دەیکڕین کواڵیتیەکەی باش بێت و بزانین ناوەڕۆکەکەی چی تێدایە، ناوەڕۆکەکەی کە بۆ ئێمە بە سوودە یاخود ناچکە زۆر جار هەیە ئێستا هەویری دانەکان زۆرن فڵچەکانی زۆرن هەر یەکە بۆ تایبەتمەندی بۆ خاصێتێک و بۆ کەیسێک دروست کراوە بزانین کامەیان بۆ ئێمە پێویستە ئەویان هەڵبژێرین. دەست خۆش پێکاتەکە گرنگە؟ پێکاتەکە زۆر گرنگە بە تایبەتی لە هەویری ددان ئەو پێکاتانی کە تایەتی وەکو گایدلاینی عالەمی بڵێن ئەوەی کە لە جیهانی بەردەستە یاخود دەبێت پێکاتی کالیسیۆم بێت یاخود دەبێت فلۆراید بیست بێت. عادەتەن ئەوەی کە ئێستا زیاتر هەیە و باوە لە لای ئێمە لای پزیشکان فلۆراید بیستەکەیە پێکاتی فلۆرایدەکەی تەمان بەڵام بۆ منداڵی زۆر بچووک خوار یەک ساڵی ئەگەر بتوانین کالیسیۆم بیستەکە بدەین بۆچی چونکە ترسی قوتدانمان هەیە مادەی فلۆراید مادەیەکی زۆر باشنی ئەگەر قوتی بدا منداڵەکە و زۆر جار ناتوانین منداڵێکی 7 مانگ و 8 مانگ کۆنتڕۆل بکەین کە قوتی نەدا تووشی فلۆرۆسی دەکا بۆی لەم کاتە بەرهەمێکی زۆر سەیفترمان هەیە توانی هەڵبژێرین کالیسیۆمە ئەویان کالیسیۆم هەموو ئەمانە لەژێر چاودێری پزیشکی ددان بێت. دەست خۆش زۆر سپاس بۆ دکتۆر میر هەروەها هێلیناش ئەمڕۆ هێلیناش ئەمڕۆ لەگەڵ دکتۆر میر هاوکارمان بوو لە ڕێکخستنی ئێرە و لە گەیاندنی پیامەکەش زۆر سپاسان دەکەم دەستان خۆش بێت. ئێستا فڵچەکەمان هەڵبژارد هەویری دانەکەمان هەڵبژارد کاتی ئەوەیە کە هەنگوین ددانی بۆ بشۆرێ جون و فڵچەیەکمانە حەزی لە پینکە پینکوانیا پینکتە سترۆبێری یا گریپ سترۆبێری خۆی بڕیاریدا هەنگوین خۆی بڕیاریدا هەنگوین فڵچەیەکی پەمەیی هەڵبژارد دەست خۆشکان جوان وەکو خۆی دەست خۆش دکتۆر ئارەس شۆردنی ئەم دەستکێشەکەشمان دڕان با بیگۆڕین شۆردنی دانی مناڵ چەندێک گرنگە کە چ مەعجون و فڵچەیەکی بۆ بەکاربێنێت ئەوە نەش گرنگە کە لە چ کاتێکا دانەکەی ئەشوات یعنی جاری وایە دایک و باوکەڵێ کە 4 جاردان بۆ مناڵەکەمە شۆم دانی هەر خراپە کە ئەمە ڕاست دەکات لەبەرەوەی نازانێت بە باشی بیشوە و لە چ کاتێکا بیشوە باشترین کاتی شۆردنی دان شەوان پێش خەوتنە کە بە هیچ جۆرە نابێ پشتگوێ بخرێ کاتێکی تری بەیانیانە پێش ناخواردن بەم شێوەیە لە تەمەنی لەو کاتی یەکەم دانی مناڵەکە دەریێت پێویستەکە دانی مناڵەکە بشۆرێ هەتا ئەو کاتی کە لە ژیانەیە و بەرداوامە لە ژیان یەک تاکە ددانیش بێت یەک تاکە دانیش بێ بەڵێ بڕێکی زۆر کەم ئەخینە سەر فڵچەی دانەکە بە تایبەتی بۆ ئەو مناڵانی کە تەمەنێکی زۆر کەمیان هەیە لەبەری ئەو بڕەکەمە فلۆرایدی تیا بێت چونکە وەکو خۆت ئەزانی ئێمە سیستەمی تەنکی سەربانمان فلۆرایدی تیانە خواردنمان فلۆرایدی کەمە ئەبێ احتیمادی تەواومە لەسەر معجونەکانمان بێت کە فلۆرایدی تیا بێ ڕێژەکەی بەپی کەیسەکە و دانی مناڵەکە دیاریەکرێ بەڵام هەر ئەبێتیای بێت تیای نەبێ وەکوە بێ بە ئاو دانی مناڵەکەت بشەی لەم حاڵەتەیە کە فلۆرایدی تیا معجونەکەمان بڕێکی کەمە خینە سەر فڵچەکە پێویست ناکات زۆر بخینە سەری بەم شێوەیە دایک و باوکەکە ئەگەر سەری مناڵەکەی بخاتە باوەشی جوانتر چاوی لێتی پێویستەکە کە فڵچەی دانەکە بەر پووکی بکەوێت ئەگەر بێت و بەر پووکی نەکەوێت بە باشی دانەکەی نەشتووە بۆچی لەبەرەوەی پووکی دان وەکو نینۆکی خانمان گیرفانێکی هەیە لەو گیرفانەیە زۆرترین خواردن کۆ بێتەوە ئەگەر بێت و فڵچەکەی بەرنەکەی و پاک نەبێتەوە بەم شێوەیە بازنەیەکی پێ و ئەکەیت لەژێر پووکەکە هەر خواردنەکە بێ دانی سەرەوە ئەهێنیتە خوارەوە و هەموو دانەکانی بۆ پاگەکەیتەوە بەم شێوەیە بازنەیەک و پاشان ئەهێنیتە خوارەوە ئەلەم پووکەی لەم گیرفانەیە هەر خواردنەکە بێ یەتە خوارەوە بەم شێوەیە هەتا دانەکانی پشتەوە ئەڕۆین هەرچی دیوی ناوەشە دەمکەرەوە دڵاکەی من دەمکەرەوە تۆزێک زیاتر زەختی لەکەین چونکە ئێرە کەمێک مینای دانەکەمان بە قۆترە و چاڵ و چۆڵیمان زۆرە بۆی هەمووی بێتە دەرەوە دانەکانی خواریشەوە بە هەمان شێوە بەڵام ئەمەیان بۆ خوارەوەی نابین بۆ سەرەوەی ئەبن بە پێچەوانی ئاڕاستی گیرفانی پووکەکەەوە بۆی خواردنیتیا کۆ نەبێتەوە بەم شێوەیە پاشان کە دانشۆرنەکە تەواو ئەبێ پەتێکی دان ئەهێنین ئەوەی کە وەکو کەمانچە وایە نازانم ئەگەر لێرە بەردەست بێ پەتی دانەکان کە وەکو کەمانچە وایە یا هەر پەتێکی بزەبەت ئەلەوە بۆ مناڵ بەکاربێنی زۆر بەکارهێنانی ئاسانتر و خۆشترە بۆ بینی دانەکانی چونکە زۆربەی حاڵەتی بینی دانەکان کلۆرە دایک و باوک هەستی پێناکە هەتاوەکو نایەتە ئازار و شکاوی بەم شێوەیە هەموو دانەکانی بەم ئەویان پیشانی کامێرا بدە
بۆی بەڕوونی دیار بێت ئەمە بەکارهێنانی ئاسانترە بەڵام چیلکەنا بە هەموو نوعەیەک نابێت چیلکە بەکاربهێنرێت. دەستخۆش پاشان دوای ئەوەی کە دانی مناڵەکەتە شوی مناڵەکەت هەڵی هەستا تفکەرە ناو ئەم پەرداخەوە پاشان ئەگەر کلێنسێک ئەو گۆزە دەمی ئەسریت و ئەو ناکی بە دەمیە بۆچی لەبەرەوەی ئەو فلۆرایدا بە دانیاوە بمێنێتەوە ئیسفادەی لێ بکە پێویست ناکە دان پشووە ئەو بکە بە دەمیە دوای دان شۆرنەکە. دەستخۆش زۆر سپاس دەکەم زۆر ڕوون بوو بۆ مادەم بڕیارت داوە ژیانی هاوژێنی پێک بێنی و مادەم بڕیارت داوە منداڵت هەبێت پێویستە وەکو مرۆڤ لە ئاستی ئەو بەرپرسیاریەتێبی و هەموو ئەو وردەکاریانی لە ژیانی منداڵەکە هەیە لە ئەستۆی تۆدایە لە سەرشانی تۆدایە بە بچووکترین ددانیشەوە بە یەکەم و تاکە ددانیشەوە کە لە 6 مانگیەوە دەست پێ دەکا دەبێت تۆ بیپارێزی و هەر ئەوەندەشنا دەبێت بە شێوەیەکیش پەروەردەیکەی کە هەتایە ئەو منداڵە کە گەورەش بوو ددانەکانی خۆی پارێزێ. ئەمە مانای گەورەی دایک و باوکە. هەر ئەوە نییە منداڵ دروستکەین و بیخەینەوە و لەبەرەوە ئەمە هەمووی بەرپرسیارەتی ئێمەیە وەکو دایک و باوک کە دەبێت ئاگامان لە دانی منداڵەکانمان بێت. ویستم ئەوەتان پیشاندەم کە لێرە هەموو دەستخۆش بۆ مناڵ چۆن جلوبەرگ بۆ منداڵەکەت دەکڕی. جوانترین جلوبەرگ بە پێی توانای خۆت، جوانترین یاری، جوانترین هەر شتێک لە دەستت دێ بە هەمان شێوە دەبێ هەموو کەرستانی کە پێویستن بۆ پاراستنی ددانی منداڵەکەت لە ماڵەکەت هەبن لە جاتی ئەوەی لە نێو سەلاجەکەت نقڵ و شیرینی و پاقلاوە و خواردنەوەی گازی و چپس و ئەو شتە خراپانە هەبن بە ئەم شتانت هەبن بۆ ئەوەی ددانی منداڵەکانتی پێ پارێزی دەستخۆش دکتۆر میر. ئێستا ئەو بەشەی بەرنامەمان هەیە بفەرموو ئەو بەشەی بەرنامەمان هەیە کە باسی ئەوە چییە ئەنگۆلۆن دەبێک دەچن ها؟ پێک ناچن چەند شیرینن. ئێستا کاتی ئەوەیە باسی ئەو شتانە بکەین کە خراپن بۆ ددانی منداڵ. ئەو شتانە چین؟ ئەو شتانی کە باشن ئەو شتانی کە خراپن بۆ دانی مناڵ. لێرە ڕەڤینمان لەگەڵە ڕەڤین تەواوە زۆر سپاس. ڕەڤین ئەمانەی بۆ ئامادە کردوین جوان جوان جودای کردوونەتەوە بۆی بتوانین پەیامەکە بە باشی بگەێنین. زۆر سپاس ڕەڤین. کەم تا زۆر دایکان و باوکانی ئێمە تۆزێک ئاشنا بوون بۆی کە چ خواردنێک باشە چ خواردنێک خراپە بەڵام کێشەی ئەوانەیە کۆنتترۆلیان پێ ناکرێت بێ من بەڕاستی بە دایک و باوک شەڵم ئەبێ بزانێت کە تۆ ئەوت گەورە کردو تۆ بەخێو کردو بێت تۆ خۆت ساحب بڕیاری خۆت بی بۆ مناڵەکە کە چی ئەیتێ. ئەو خواردنانەی کە باشن شیرە هێلکەیە ئەوانەی کە بەشێکی زۆر کالیسیۆم و فلۆراید دیانتیایە بۆ لەبەرەوەی ئەگە من لە ڕوویدانەوە باسی بکەم پێکاتی سەرەکیدان فلۆراید و کالیسیۆمە وەکو هێلکە وەکو شیر وەکو بابەتە شیرەمەنیەکانی وەکو ماست و پەنیر و هەتا دوایی. ئەنجا هەرچی سەبارەت بە میوەکانیشە بە تایبەتی ئەم سێوە کە لە هەموو شتێکە فریاد ڕستی تەندروستی ئێمە هەم دکتۆر ئاراستخۆشە باش ئەزانی کە سێو بۆ تەندروستی لەشیش بەشەیەکی گشتی سوودێکی باشی هەیە و ئەو خواردنانی کە فایبەریان زۆر تایە وەکو دانشتنێکیش بۆ مناڵان کارەکەن. گێزەرمان هەیە خیارمان هەیە و سێو بە هەموو جۆرەکانی و کە سوودێکی زۆر بە دانەکانی ئێمە ئەگەێنێ. خواردنی مریشک و گۆشتیش ئەگەر بێت و بە ڕۆن سوور نەکرابێت و ئەکرێ بە زەیتی زەیتون بەکاربێن یا بەس کوڵێنرابێ ئەتوانێت پرۆتینێکی زۆری لێوەرگێ هەم بۆ لەشیش و هەم بۆ دانیش استیفادەی هەیە. و هەرچی سەبارەت بە خواردنە خراپەکانە ئێستا ئەوانەی کە کێشەمان لەگەڵیان نیە خواردنی باشن گوتمان هێلکەیە مریشکە ئەگەر نە سوور نەکرابێتەوە گۆشتیش بامان شێوە سوور نەکرابێتەوە کوڵێنرابێ باشترە بەڵام ئەگەر سووریشیان کردوتت بە زەیتی زەیتون خەیناکە باشە. ماست و بەرهەمە سپلێمەنیەکان بە شەیەکی گشتی شیرەمەنیەکان لەگەڵ ئەو میوانەی کە ئێستا ئێمە لێرەمە دامان ناون ئێستا کاتی خەبەرە ناخۆشەکەیە هەواڵە ناخۆشەکە ئامادەن؟ چی نابێ بخۆن یان دەبێ زۆر لێی دوورکەونەوە؟ خواردنەوە گازەکان دەست پێکەین بە هەموو شێوەیەک لەبەرەوەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر توانەوەی مینایدان هەیە. خواردنەوەی گازی بە هەموو شێوەیەک نابێ بخورێ. دووەم ئەو خۆراکانی کە بەدانەوە ئەنووسێن وەکو نقڵ و مەساسە و ئەم جۆرە جەلیە کە پێوترێ گەمیس زیاتر لە ناو مناڵانە
ئەو خواردنانەی کە بۆ ماوەیەکی زۆر بەدانەوە ئەمێننەوەوانە یعنی پێوەی ئەنووسێ کە بە شۆردنێکی ئاسایش لەوانەیە بە تەواوەتی لێ نەبێتەوە ئەو جۆرە خواردنانە. باشە. ئەو خواردنانەی کە لە بینی دانەکانە ئەمێنێتەوە پاکردنەوەیان زەحمەتە وەکو جبس وەکو بسکیت وەکو ئەو جۆرە خواردنانە کە ناتوانانی بە ئاسانی پاکی کەیتەوە بە خێرایی دانکلۆرەکات. و هەرچی سەبارەت بە ئەمانەش ئەو چپس و شتانن کە دژمنی هەموو شتێکی منداڵانن بە تایبەتی ددان. بەتایبەت خواردنەوەکان باز لە خواردنەوە گازەکان بێنین هەینە سەر خواردنەوەکانی تر وەکو شەربەت و ئەو شیرانی کە خۆشکراون بە تامەکان کە ئەو شیرانی تێکەڵ کراون بە تامەکانی وەکو شیلک و نازەم کۆمەڵێک تامی تر هەیە ئێستا لە بازارە ڕێژێکی زۆر شەکریان تایە کە بە هەمان شێوەی خواردنەوە گازەکان و خواردنە شیرینەکان زەرێری بۆ دانی مناڵەکە هەیە یعنی دایک و باوکە بڵێ ئەمە شیرە زەرێری نییە نەخێر ئەگەر شیری سادەیە بە تەنهایە و شەکر و تامی تێکەڵ نەکراوە بڵێ بەڵام کە تێکەڵ کرابێ بە شەکر و تام ئەوە زەرێکی زۆری بەدانەکانەیە و شەربەتە سروشتیەکانیش هەنێک لە میوە خۆت ئەزانیت تۆرارەز ڕێژێکی زۆر شەکریتیە یەکێک لەوانە شووتیە شەربەتی شووتی ڕێژێکی زۆر شەکرایەت بە دانی مناڵەکەت. لە کۆتاییە ئەوەی کە سەبارەت بە خواردنەکان زەرورە هەموو خواردنێک باشی و خراپی خۆی هەرتیایە بەڵام کاتی خواردنەکە زۆر گرنگە ئەگەر بێت و مناڵەکە نانی خوارد دوای ئەوە ئەتوانێت بڕێکی کەم شیرینی بخوات و دوای نیو سەعاتیش لە هەر خواردنەکە ئەزانی خراپە بۆ دانی مناڵەکەت دانی پشووە زۆر باشە بێت. دەست خۆش ڕەوین خانیست نەبوو؟ سۆسپاس هیچ دەست خۆش. ئێستا یەک فەرموو دکتۆر یەک شت هەیە بەڵام دەمانەوێ لە بەرزاییەوە پێتانی بڵین فەرموو. چاوەڕێمان کەن ئێستا. منداڵەکان دەزانن بۆ هاتینە ئێرە؟ ئێستا پێتانی دەڵێم ئێرە لە ستۆدیۆی دکتۆر ئاراس ئێرە ماڵە ئەم ژوورەش ژووری منداڵانە. هی خەوتنە ئافرین لەبەر ئەوە دەبێت پێش ئەوەی کە بخەوین ددانەکانمان بشۆین وەکەوەی کە دکتۆر نازە باسی کرد ددانەکانمان دەشۆین پێش ئەوەی بخەوین دوای ئەوە دەخەوین پاشە تەواو سەیری ئەم ڕسمانەکەن دایک و باوکمن دایک و باوکم ئەگەر پێم بڵێن ددانەکانت بشۆ پێش ئەوەی بخەوی دەبێت بڕۆم ددانەکانم بشۆم پێش ئەوەی بخەوم ئێوەش بە قسەی دایک و باوکتان بکەن باشە؟ بەڵێ؟ تەواو دکتۆرە ناز زۆر سپاس دەکەم دکتۆر نازە هۆشیار دکتۆر نازە وشیار زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبووین هەروە زۆر سپاس بۆ ئەو منداڵە جوانانەی قوتابخانەی سەروەرانی نێودەوڵەتی بە بەراوبەراتی سابیس کە ئەمڕۆ لێرە ئامادە بوون لەگەڵ مامۆستایان دایکان و باوکان چەندە لە نێو ستۆدیۆن هێندەش لە دەرەوەی ستۆدیۆن زۆر سپاس بۆ ئامادەبوونتان تا بەرنامەیەکی دیکە تەندروست بن.